بزانین هندستان چی بۆ عێراق و کوردستانێرەوە چەند دەرفەتی ئەوەیە ئەم بابەتە بازرگانیان پەیوەندی بازرگانی پەری پێ بدرێت لەگەڵ معروف هەرکی جێگەی سەرۆکی ژووری بازرگانی هەولێر لە هەولێر گفتوگۆەکەم. کاک معروف سڵاو لێبێ، تا چەند دەرفەت هەیە ئەو مامەڵە بازرگانی هندستان لەگەڵ عێراق و کوردستان هێتی پەرەی پێ بدرێ، ئێمە چ جۆرە کاڵایەک لە هندستانە کڕین؟ پێچێ کاک معروف گوێت لە دەنگی منە ئێستا بابەتی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و هندستانە کە ئەمڕۆ لە هەولێر کۆڕبەندێکی نێوان هەردوو وڵا بە ناوی کۆڕبەندی هندستان کوردستان بەڕێوە چوو کە ئامانجلەی دواتر دروستکردنی ئەنجومەنێکی بازرگانی نێوان هەردوو وڵات و هەردوو لابوو کە هەرێمی کوردستان وەک هەرێمێک لە چوارچێوەی عێراق لەگەڵ هندستان. بێگومان نوێنەری سەرجەم ژوورە بازرگانەکانی هەرێمی کوردستان دهۆک هەولێر سلێمانی هەڵەبجا لە کۆبوونەوە و کۆڕبەندەکەیە بەشدار بوون، واتە تەنها پێیوەست نەبوو پارێزگای هەولێرە بەڵام کۆبوونەوەکە لەوێ کرابوو. ئەوەی کە هەبوو داتاکان ساڵانە هندستان بای 24 ملیار دۆلار نەوت و خورما و هەندێک کاڵایتر لە عێراقە کرێ، بەڵام خۆی بای 2 ملیارە نێرێ بۆ ئێمە. جایتر ئەوەی کە ئینێرێ بەشێکی زۆری تاستێک دیارە لە برنج و لە بەهارات و هەندێ بابەتی تری پیشەسازیشە. بەڵام ئێستا هندستان سەرڕایەوەی کە کۆی بەرهەمی ناوخۆیەکی گەشتۆتە سەر و 4 تریلیۆن دۆلارێک بە ماوەیەکی زۆر لە نێوان لە چین و ئەمریکاوە دوورە، بەڵام چ سندوقی نەقدی نێودوڵەتی چ شارەزایانی ئابووریش پێیان وایە گەشانەوەیکی باش هەستانەوەیکی باش چاوەڕوانی ئابووری هندستانەکە کە بتوانێت کێبڕکەی چین و ئەمریکا بکات لە ساڵانی ئایندەیە لە 20 ساڵی ئایندە لە 30 ساڵی ئایندە، چکە گەشەی ئابووریەکی زۆر خێرایە وەروە دەرفەتی لە باریشەیە سەرڕای ئەو گرفتە سیاسیانی کە چین کە دووەم ڕکابەری ئابووری جیهانە، بەڵام هندستان تا ئاستێک پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا و ئەوروپا باشترە و ئەوێ فراوانبوونێکی باشش بۆ کارە بازرگانەکانی خۆی بەدەست بێنێ. لەگەڵ معروف هەرکی جێگری سەرۆکی ژووری بازرگانی هەولێر لەسەر بابەتە گفتوگۆکەم. کاک معروف سڵاو لێبێ، دەرفەتەکان چین بۆ پەرەپێدانی بازرگانی نێوان هەرێمی کوردستان و هندستان دەرفەتی باش لە بەردەم هەرێمی کوردستانایە بۆ بابەتە؟ سلااو ئەو کاتتان باش وا دیارە ئەمڕۆکە 9/4/2025 ئێڤێنتێکی ئەنجام درا لە هۆتێلی ڕادیسۆن بلو لە شاری هەولێر بە ئامادەبوونی بالیۆزی وڵاتی هندستان و هەروەها قۆنسولی وڵاتی هندستان لە شاری هەولێر و هەرێمی کوردستان بە ئامادەبوونی بریکاری وەزارەتی بازرگانی و هەروەها بە نوێنەری پەیوەندیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و جەنابی پارێزگاری هەولێر و لە کۆمەڵێک لە بازرگانان و خاوەنکار و کۆمپانیاکانی شاری هەولێر و هەروە ژوورە بازرگانیەکانی هەرێمی کوردستان هەڵەبجە سلێمانی هەولێر دۆک تێیدا ئامادە بوون. مەبەست لەم ئیڤێنتە ئەوە بوو کە ئێمە بازرگانانی ئێمە لەگەڵ بازرگانانی وڵاتی هندستان لێکتێگەیشتنێکیان واژوو کرد وەکو ڕێکخراوەیەکی بازرگانی بە لەگەڵ کە بەڕێز کاک دابان عەبدولحەمید کە سەرجێگیری ئەم ڕێکخراوەیە ئەم واژوەی تێگەشتنی بازرگانی کرا لە نێوان باش. کاک معروف ئێمە لە هندستانەوە چیت بۆ هەرێمی کوردستان و توانین سوودێکیش لەوان وەرگین، یانی بەرهەمی تر چۆن توانین بۆ بازار پێوسان بێنین؟ بەڵێ بێگومان ئێستا هیندستان شانبەشانی وڵاتی چین دەورێکی باڵای هەیە لە ناوچەکەدا بە تایبەتی لە بواری خۆراکەوە ئەو خۆراکە سەریکانەی کە ڕۆژانە لە هەرێمی کوردستان ئاڵوگۆڕیان پێ دەکرێتن بریتین لە بەروبوومی برنج هەروەها چایە هەروەها چەند کاڵایەکی تر لە خواردەمەنی هەروەها پێدەویستەکانی پزیشکی و هەروەها داودەرمان و هەروەها چەند بەروبوومێکی تر کە لە بەر دروست دەکرێتن وەکو کاشی و وەکو مەڕمەڕ و ئەم شتانە دەورێکی باڵان لە هەرێمی کوردستان هەیە و گرنگتیان لەگەدا و کواڵێتیەکی بەرزیان هەیە. بۆیە هەرێمی کوردستان لە بازرگانان و خاوەنکارەکانی ئێمە ڕۆژانە سەردانی وڵاتی هندستان دەکەن بە پێچەوانەشەوە بازرگانانی وڵاتی هندستان سەردانی هەرێمی کوردستان دەکەن بۆ ئەوەی کاڵایەکانی خۆیان لە عێراق و بە تایبەتی هەرێمی کوردستان ساغ لە ڕووی تەکنۆلۆژی هندستان پێگەیەکی گرنگی هەیە
هەرێمی کوردستان چۆن دەتوانێت سوود لەو بابەتە وەرگێ هیچ باسی ئەم بابەتە کرا کە لە ڕووی تەکنۆلۆژی و بابەتی زیرەکی دەستکردەوە هەندستان هاوکاری هەرێمی کوردستان بێ؟ بێگومان هەرێمی کوردستان لە زۆوە پەیوەندیکی بازرگانی لەگەڵ وڵاتی هیندستانە هەیە. هەر لە هەمان کاتدا ئەمڕۆکە کاژمێر 2 پاشە نیوڕۆ بەڕێزیان کە نزیک چل خاوەنکار و خاوەن کۆمپانیەکانی وڵاتی هیندستان سەردانی ژووری بازرگانی و پیشەسازی هەولێریان کرد لەوێن دەر لەگەڵ بازرگانانی ئێمە بیتوبیەکیان ئەنجامدا دەتوانن بنێن چەند بۆندێکیشان واژوو کرد کە بازرگانانی ئێمە و بازرگانانی بۆندانە لە بواری چیا بوو زیاتر کاک معروف کە ئیمزاکرابێتن؟ خۆراکە بە تایبەتی ئێستا گرنگی بە خۆراک دەدرێتن خۆت دەزانی ئێستا جیهان هەمووی لە دوو ئەوە دەگەڕێتن کە سەرچاوی خۆراک بدۆزێتەوە بە تایبەتی لە ساڵانی 2019ەوە کە کاتێک کۆڤید 19 هەبوو ئەم نەخۆشە وای کرد هەموو جیهان ڕووی لە پەیداکردنی خۆراک و تەکوینکردنی وڵاتی خۆیەتی. ئێمەش هەرێمی کوردستان خۆت دەزانی لەمە بێبەش نییە بازرگانانی ئێمەش وڵاتی هیندستانیان دۆزیوەتەوە بۆ ئەوەی خۆراک لە وڵاتی هیندستانەوە هاوردەی هەرێمی کوردستان بکەن و لە ڕووی پێویستەکانی پزیشکی و داودەرمانیش بە هەمان شێوە وڵاتی هندستان پێشکەوتووە. ژمارەیەکەیە بزانین هندستان شەریکی چەنەمە لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ هەرێمی کوردستانواتە ڕیزبەندیەکە چۆنە لە هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی تر تورکیامان هەیە چینمان هەیە کۆریای باشوور هندستان ڕیزبەندی چەنەمی هەیە ئەم دەتوانم بڵێم ئەویش لەو ڕێزمەندە نزیکانەیە لە بۆ هەرێمی کوردستان لەبەر ئەوەی ئەو قەبارەی ئالوگۆڕی بازرگانی ئەو هەناردەی کە لە وڵاتی هندستان بۆ وڵاتی عێراق دەکاتن ئێستا گەیشتۆتە نزبەی 3 ملیارد دۆلار لەم 3 ملیارەش هەرێمی کوردستان 130 پشکی بەبەر دەکەوێت لەو هاوردەی کە لە وڵاتی هندستان هاوردە دەکرێت لە بەرامبەریشدا خۆت دەزانی وڵاتی هندستانیش بە ڕێژەیەکی 20 ملیارد دۆلار زیاتر ئالوگۆڕی سوتەمەنی و نەوتی هەیە لەگەڵ عێراقا بەڵام ئێستا ئەمە وڵاتی هندستان لەم ڕۆەوە دەوێت ئەو ڕێژەی 3 ملیارە زیاد بکاتن و هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە ئێستا پێشکەوتنی باشی بەخۆوە دیتووە بە تایبەتی لە کەرتی کوشتتوکاڵە ئەمڕۆکە ئەوان بە بیرۆکەیەکی نوێتر لە ژووری بازرگانی تەرحی وتەکانیان کرد ئەگەر بێت و ئێمە بتوانین کارگەی بەهێز بینین لە هەرێمی کوردستان ئێوە تا چ ڕادەیەک دەتوانن پشتگیریمان بکەن ئێمەش وەکو ژووری بازرگانی و پیشەسازی هەولێر پشتگیری خۆمان بۆ دەربڕی و هەروەها لەلایەن خۆمانەوە پشتگیری حکوومەتی هەرێمی کوردستانیشمان بۆ دەربڕی و وەزارەتی کوشتتوکالیش وتمان ئەگەر بێت و لە کارگەی قەبارەی گەورە ئێوە بتوانن لە هەرێمی کوردستان بێن دابمەزرێنن ئەمە بە هەموو شێوەکەوە پشتگیریتان دەکەین زەویتان بۆ دابین دەکەین و دەتوانین لە دەستەی وەبەرهێنانی هەرێمی کوردستانیش مۆڵەتتان پێ بدەین. بەڵێ معروف هەرکی جێگری سەرۆکی ژووری بازرگانی هەولێر سوپاس کە لەگەڵمانە بووی بەشانۆکی باشیانی لەسەر و پەیوەندی بازرگانیانی لە نێوان هندستان و هەرێمی کوردستان هەیە.